دووبارە سڵاوتان لەبێ ئەچین لای تەوەرێکی تریە مێوارەی کورسات مەگەزین ئەمڕۆ یەکێک لە هونەرمەند و هەروەها دەنگە دیارەکانی نێو دنیای گۆرانی و موزیکی کوردی میوانی کورسات مەگەزینە کە خاوەنی چەندین بەرهەمی جوانە و لە زۆرێک لە ستایلە جیاوازەکانیشە بەرهەمی پێشکەش کردووە. لە ئێستا هەیدیسان بارانە نوێترین بەرهەمی مامۆستا بورهان محەممەدە کە ڕێی کورسات مەگەزینەوە پێشکەش بێ ئازوو خۆشەویستەکەن و گفتوگۆکەین دەربارەی ڤیددیۆ کلیپەکە و هەروەها پرۆژەی ئایندەشێن. مامۆستا بورهانگیان سڵاو لێبێم کاتێت باش بێ. سڵاو لە بەڕێستاندادا زۆر بەخێر بێی. مردیگیان هەیدیسان بارانە دەمن بە شێوازێکی ها کە بارانە بارە و ماشەڵام دوو سێ ڕۆژەش کاتێکی باشە بۆ بڵاوکردنەوەی ئەم بەرهەمە. هەیدیسان بارانە بۆ شێوەی کە بە شێوازێکی سەرنجڕاکێش و ماشەڵا بۆ بارانە زۆرەکەی ئەم دوو سێ ڕۆژ هەر بۆ وەرزی پاییز ماشەڵا ئینشەڵا خێر و بەرەکەتەوێ باران بۆیە خۆی باران شتێکی جوانە نیعمەتێکی جوانە ئاوەدانی هەمیشە. ئەم کارە لە ئەگەر باسی بکەم لە هۆنراوەکەی خۆم داوام لە هاوڕێکی شاعری گەنج کرد کە لەسەر و وەسفەی خۆم دام نابوو پێم وت بۆم تا ڕێژە ناوی کاک ئاکۆ ناوی ئاکۆ کانەبیە گەنجە. اینجا ئەم ئاوازە تەبان ئەگەڕێتەوە بۆ 40 ساڵ لەمەوە پێش کۆنا لەگەڵ هونەرمەندی هاوڕێی خۆشەویستم کاک نەجمی غوڵامی لە ماڵێک میوان بووین. ئەو کاتە پێشمەرگە بوون هەم مفاوازاتەکە هەبوو 84. کاتە ئەمە چیرۆکی هەیدیسان بارانە چۆنە لە ماڵێک میوان بووین ناوی کاک قادری گوێرە لە سلێمانی میوان بووین دانیشتی بووین ئەم گۆرانیمان بە یەکەوە وت مایەوە لای من ئەتر فرسەتێک نابوو تەجیلی کەم بە شێوازێکی جوان مۆزیکێکی جوانی بۆ دابکەین ئەوتە فرسەتی هەڵکە و لەگەڵ کاک نزاری زێوی سەرۆکی گروپی موزیکی لۆڕ دانیشتین قسەمان لەسەر کرد هات موزیکی بۆ دانا لەگە گروپی موزیکی لۆر ئەو شعرەمان تۆمار کرد تقریبن ئەگەر بڵێم 3-4 ڕۆژ زیاتر لەمە پێش ئاربێت لەگەڵ کاک بڕیار فەتاحیشا کۆنتاکێکمان کرد هەرسێکمان کە ئەم ئیشە بکەین ئیتر لۆکیشن و کاری دەرهێنان و ئەوانە کاک بڕیاری لەسەردا زۆر باشە تەمان یەکێکە لە دەرهێنەرە باشەکانی کوردستان کاک بڕیار. ئەمە چیرۆکی هەیدیسان بارانە اینجا با پێکەوە لەگەڵ بینەرانە بەشێک لە ڤیددیۆ کلیپەکە ئەبینین و دواتر گفتوگوی زیاتر دەربارەی نوێترین بەرهەمی مامۆستا بورهانەکەین فەرموون.
دەستخۆشی بۆ هاوکارانم مامۆستا بورهان هەستێکی چۆنە لە دوای 40 ساڵ دوو بەرهەمت هەبێت هەردووکی بۆ باران بەڵام هەر یەکەیان بە شێوازێکی جیاواز و لە دوو بارودۆخی زۆر جیاوازی بڵێ لە ڕاستیە ئەو دانانی ئەو کۆک لە بڵین ئەو گۆرانێ کۆنم کاک ئەوە کاک بڕیار فەتاح وتی حەزەکەم ئەوە یەکەم دەرکەوتنەوە دوایەوەی کە هاتینەوە مفازاتێ و ساڵی 84 خۆی ئەو گۆرانێشم ناوت بەڕاستی شتێکی سرودێکم دانابووی تر دروست بوو ئەویان وتیان گۆرانی شتێکی کەوت دۆزەرەوە منیش ئەوە لێ هاو بەدەستما و ئیتر بە پلەپل نووسیمەوە یەکەم دەرکەوتنی مامۆستا بورهانیش بووە لە تەلەڤیزیۆنی کەرکووکەوە ئەمەش دوایین دەرکەوتندا ئەمەش درێژ بی هەستێکی چۆنە بۆ خۆت وەڵڵای ئیتر مێژووی هونەر هەمووی پڕە لە یادگاری و جوان و شتی خۆش و ناخۆشی تایە ڕاستە جا کۆمەڵە تەحەفوزاتی تر تۆ لەو زەمانەوەی تر تەحەفوزەکەی لە لای دنیای ئێمەوە لە وڵاتی ئێمەیە ئەبێت تەحەفوزکەیت سەردەمی تۆمارکردنی ئەو کاتە و ئێستا چەنی جیاوازە ڕێک بەقەدەر بەو بە تەجیلی گوڕەندیک دیکە 46 تەجیلمان کردو لە بەدەستان ئەوەی کۆن ئەمەشیانیزە بە تازەترین تەکنیک کە کاک نزار لە ستۆدیەکەی گروپی موزیکی لۆر زۆر ئازان یعنی ماوەڕکە هەمووی ناڵێ بڵێم لەوانەیە لە زەرفی چارەکێکە ئیشەکەم تاوا کردم بەزە ئەوە باوەڕکە جاری وا بووە تا بەیانی ماڵی خۆمان بە بەتانیە گرت بۆی دەنگ نەڕوا دەنگ نێت سەدا دروست نەکات ئیتر دانیشتین کەس و کار هەمووی لە قەلاقیە تا ئیشێک تەجیلەکەی تەجیلمانەکەی تر ڕۆحمان دەرا وەڵام ئێستا ماشەڵڵا تەکنیک و تەکنەلۆجیا هەر ئەم ستایلی با بڵێم ڤیدیۆ کلیپ و جلو بەرگەکەش جیاوازە پەیامێکی لەگەڵایە ئەوەیە ڕاستی ئەمە هینی داینی من و کاک نزار بوو باشە بیرۆکەی ئێوەیە بەڵێ شەڕواڵەکانم ما بەکرد کراسی سپیمان هێنا ئەو پشتوێنانە هەجیجیە هەجیجی خۆیان لە کوردستانی بڵێ کوردستانی ئێران لە ڕۆژهەڵات ئەوان هەجیجەکان ئەوان ئەو پشتوێنانە دروستەکەن جا من خۆم دانەیەکم هەیە هەدی هەریان جاچووم لە ساڵمونکەران بەڕاستی دەسم ناکە و کە کەیوان لەوێ هەورامی دوکانی زۆر هاوکارە بۆ هونەرمەندان زۆر جاریش من ئەچم بۆ لای ماڵی ئاوابی لەگەڵ برادێکی کرد دوکانی کێبیش دانی کیامێ چین هاتین ینی ئەو بەڵام ئەمە هەم بۆ خۆم زیام کرد جیاوازە ئەمەی خۆم حەزی کرد جیاوازی لا موزیسیانەکان من لەوان نەچم هەچەند ئەوانە هەموو گەورن زۆر جوان تۆ کۆمەڵی هونەرمەندی ئازمون ڕەنگە بەڕاستی هەر هەیەکیان بۆ خۆیان ئەزمونێکی جوانیان هەیە ڕێزمانێ لێرە بۆ هەمویان چاویان ماجەکەم من کاک نزار هەمیشە بۆ منیش پشتیوانە بۆ کاری هونەری هاوکارمە لێرە ڕێزمان جا منیش بۆیە حەزیشەکەم هەل لێرەشەوە ئەو ئازیز و خۆشەویستانی کە بە بەردەوام بۆ من هاوکارن ئەم ئیشە مامۆستا سالاری بازیان کە کاتی پێشووتریش شعرێکی بۆ مام نووسی بوو ئۆرکسترای سونەتی بۆمان کرد ئاواز خۆم بۆم دانا کاک نزار مۆزیک و شتەکەی دابەش کرد ئەو ئیشەمان کرد بۆ مام دوایەوەش ئێستا لە بەرنامەیە شعرێکی کەی بۆش یادی سلێمانی بکەم بە مەقام ئیشەڵا لە کورسات هەر کەناڵی کورسات پێ هەڵەستێ من میوانم ئەم ئیشەش هەر سپۆنسەری ئەو بوو جا من کۆمەڵی برادری تریشەیە بۆ ئیشەکانم بە بەردەوام هاوکار من با دوای گلی و لێ نەکەن ناکرێ بە حەقەت یعنی تو ئێستا لێرە کۆمپانیانیە لەم وڵاتی ئێمە کە ئەبێم پەنابەری بۆ کۆمەڵێ خەڵک هەیە هاوکارن دەستگیر دەکەن یارمەتی دێن بۆ کاری هونەری کاک نەوەزی کاک عەبدولقەشانی کاک نەوەزیێکە لە هاوڕێ ئازیزەکانم زۆر هاوکەر کاک سامان پێنجونی هاوکارم بوو بۆ ئیش کاک پێشەوا چنگیانی هاوکارم بۆ بە ئیش و کۆمەڵی خەڵکی تریش هەن لەوانەیە حەزیان ناکردناوەکانیان بەڵام یعنی پشتیوانن بۆ کاری هونەری من لێرەوە چاویان مادەکەم گەوری خۆیانە ئەوانە بە هیوای بەردەوامیت هەیدی سامبارانە نوێترین بەرهەمی تۆیە و پێشکەشێکر ئەمڕۆ لە کورسات مەگەزینەوە بە گوێگرانی خۆت اینجا لە دوای ئەمەوە سەرقاڵی چێبیچکۆنی من گوێم لێ بوو ئەڵێن پلانی داهات و تریش لە ڕاستیە کارێکمان کردو ئۆرکسترایە مامۆستای گەورە مایسترۆ مامۆستا نەجات ئەمین هەستاوە بە تۆمارکردنی دەنگ کارەکانی ئەو خۆی سوێتی ئەستەی خۆی من دەنگکەم تاوا کردووە ئەو کارە ئۆرکسترایە بە مەقامێکی
لای منطقی گەرمیان پێڵێن بەرزە قەتار خۆی مقامی حیجازە لە عیلمە حیجازە بەڵام ئەوان ناوی لێنە منطقی گەرمیان زۆر جوانە ناوەکان هەریکە بۆ خۆی ناوێکی لێنێن اینجا لەگەڵ بەستەیەکی کەڵهوڕی ئەم شعرەکەی یەکەمی مقامەکە شعری شاعری گەورەی کورد مەولەویە طبعا فۆنەتیکەکەی من تۆزێک لە هەورامیەوە چکە خوشکەزا و پورزاکانم شێخی حسامەدینن لە بەرەی ئەون لە هەورامیەکە زۆر باشم بەڵام هەر ئەترسام چکە زۆر مهمە تۆ فۆنەتیک هی ئەو شێوە زاراوەیە هەورامی مامۆستا دارە هەورامی عوسمان دارە عوسمان هەورامی خۆشی گۆرانی بێژە هاوکارم بوو دانیشتین و شێعر ماوەزەدە بۆ ئەوەی کەڵهوڕیەکەش ئەویش هەر ئەویش شاعیر و هاوڕێی خۆشەویستی موحید کەمال لۆڕە هاوکارم بۆ ئەو فۆلکلۆر جوانانەی کە لە منطقەی کەڵهوڕ چکە لە منطقەی لە خانەقینەوە لوڕ و کەڵهوڕ و لوڕ و کەڵهوڕ و ئەو بەختیاری لەکەیە بەس تۆزێک فەرقیان هەیە لە قسەکردنەکەیە بەڵام ناویان هەیە کاڵی ئەمە لوڕە لوڕ ئەمەی کەڵهوڕ کەڵهوڕ ئەمە لەکە ئەمە بەختیاریە کۆمەڵێک بێگومان کورد شێوەزاری زۆر جوانی هەیە بەڵام بەداخەوە هەر یەک لێمە بە هەمویان با بڵین ئاشنانین و ناتوانین بە تەواوەتی قسەی پێ بکەین بەڵام فەرمۆمەسەر بکەم ئەمە لە ماوەی پێشوو ڕەمەزان بوو هاتمە کۆنتاکێکم کرد لەگەڵ کورساتە هاتمە خزمەت کاک دێرین بەڕێوبەر زۆر بە سنێکی فراوانەوە زۆر جوان پێشوازێکی زۆر گەرمی لێکردم سپاسێکم هەل لێرەوە کە باسی ئەو ئیشم بۆ کروتی بۆم بنێرە حەزەکەم گوێی لێگرم کە بۆم نرد یەکسەر موافقەتیان کردبوو جاکاتەوە لەبەرەوەی ئەو زەمانە خۆتان زانی ئەو ماوەی حملەی انتخابات و ئێوەش هەموو کەناڵەکان نەگەر هەمووی مەشغوڵ بوون ماوەتەوە سەر ئەوەی کە یەتر کە کلیپەکەم بۆ بکەن خۆم سینارۆ لۆکیشنیشم داناوە بەزەوەیەتر هاوکارم بن لە کلیپەکەیە مامۆستا هەموو شتەکانی حازرە بەس ئەوەی دەستکرێ بە تەنفیز و بەکارکردن و جێبەجێکردن وەڵا دوای ئەمەش ئیشەڵڵا مقەدەر نەبێت هیچێکی کەم کردووە تۆمارم کردووە ئاوازی خۆمە شعری کاک ڕاهبەری سەیبرایمە سەرکردە باس لە وەسفی منتیقەی قەندیلەکە منتیقەی ڕەوەزەکان کە ڕەوەکەن گەرمیان بۆ کوێستان ئەو شوێنش خۆمان چوین هەر بەیەکەوە چوین زۆر جوانی یعنی یەک وەسف باوەڕکە گۆران ئاسا ئەو شعرە چییە کاوتی ناکە لەگەڵ هەر لەگەڵ کاکنزار و ئەوانە تۆمارمان کردووە ماوەتەوە ئیشەڵڵا لە ساڵی ئایندە چکەم ساڵ فریان نەکەوت نەمانتوانی وعدوا و تەسویریکەین ساڵی ئایندە لە بەرنامەمانایە کە بڕۆینە ئەوێ و دەستکەین بە کلیپکردنی ئەو گۆرانی سە و ناوچەی هەر زۆریش سارد زۆر نازداری شەڕاستە باوەڕکە حەزەکەی تابژی جوانە بەو هیوایان بە ئایندەیەکی زۆر نزیک هەموو کارەکان بچێتە بەر چاوی بینەران و گوێگرانی خۆشت مامۆستاگیان زۆر خۆشحاڵ بووین کەم ئێوارەی لە کورسات مەگەزین بووی گەورەت کردین بێگومان ماڵی هەمووانە سوپاس بە مامۆستا بورهان محەممەد هونەرمەند کە لەم بەشەیە باسمان لە نوێترین بەرهەمی بەڕێزیان کە ویش کلیپی هەیدیسان بارانەیە کرد و بارە بەخێر بێ مامۆستا.